کاگەستان پێم خۆشە تۆزێک باسی بەرهەمەکانی خۆتمان بۆ بکەی کتێبەکانی خۆت ئەوانەی خۆت نووسیوتن. وەڵا بەخۆ دەزانی کوردستان کە بە زۆر شت تێدەپەڕی یعنی یەک لە ئەحداسەکان کە ڕوویدا ناجێگیری خۆت تۆ ئێمە کە دەنووسین هیوایەتە بەتەکیت اختصاصم کیمیایە پاشی کیمیا چوومە حقوق ئەوە وەکو بلێی هەروە وەکو بە سەلیقەوە هاتیە لێ نەبوویت ئەگە بهات بە وەزیفەم بار لە بواری ئەعلام و کارم کرد بە نووسیبام بەرەمەکان زۆر دەبوو بەڵام وەکو هیوایە گوتم با نەفەوتێ یەک لە بەرهەمەکانمان کتێبی نامەکانە ئەوە چیرۆکەکی دوور درێژی خۆیە بەڵام لە ئاخیری گوتم با کۆی کەمەوە بزر نەبی لە چووە دەستی پێ کرد لەوەی کە باسم کرد کە ئێواران کۆ دەبووینەوە کتێبەکانمان خاوێن دەکردەوە سندوقەی کچکە هەیە بەدار لە ژووری بابم بوو ئێستا ئەو سندوقە لای منە وەسیقەی کۆن فەرمانی کۆن سەنەدی پێیان دەگوت ئەو سەنەدە پێیان دەگوت قاقانی ڕەش لەناو ئەو سندوقە بوو لەگە ئەو سندوقە شتێک هەبوو لە پێست دروست کرا بوو بەقەدەر ئەو حەجمەی گرێ درابوو دووری بە دوورین لە مناڵیەوە لەناو ئەو سندوقەی بوو ئەمیش ڕۆژە کە هینام گوتم بابەوە ئەوە چییە گوتی وەڵا کوڕم ئەوە پێدەچی نوشتیە گوتم نوشتیە ئەم لە مناڵیەوە دەیبینم گوتی وەڵا ئەمش لە مناڵیەوە دەیبینم یعنی مادەمایە تەمەنی من هەر هەمووی و تەمەنی بابم هەر هەمووی هەر نوشتی بووە ناو ئەو سندوقە دەمدید ئەمە زۆر جار یەک نەخۆش دەبوو داهاتن ئەو نوشتیان دەبرد لە بەسەریان دادەنە دوایە داهیناوە ئێمەش گوتم باشە لۆ نەیکەینەوە بزانین چی تێدایە دوعایەکە چییە گوتی بە عەرەبی جوابی دامەوە گوتی ئەلقەدیم یوترەک عەلا قیدەمیه کۆن لەسەر کۆنەکەی خۆی با بمێنێتەوە